کردستان آزاده وزارم کی آرامش دشمن ما میکنه هم برنامه دشمن دخواسته ترساخانه مش آزادی تور بخه و فرسنده هول ندنیه نکنه تشتکشی بکنه هم گلک بی آزادی جیان نکه هم جیان که بی آزادی قبول نکه در شایی سرگر همبری یا مصن در شایی سرگر همبری یا دی مصن ایشو پاتم دمشن ایشو پاتم دمشن ایشو پاتم دمشن ایشو پاتم دمشن دنگی گل دنگی هر چهار پارچه کردستانه لرکوی سرمان سلاوتانه بهم کاتتان باش حالکانی امروتان پیشکشکین بسرمان بن. گەریلەکانی هەپەکە وەڵامی هەرشێکی سوپای تورک دایەوە کە دەیانویست بچنە ناو تونەلەکانی بەرخۆدانەوە لە ئەنجامدا دوو داگیرکرد سزا دراون و دەست بەسەر چەکەکانیان داگیراوە. گەریلەکانی ئازادی لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی لە ڕۆژاوای زاپ وەڵامی هەرشێکی سوپای تورکی داوەتەوە بەپێی سەرچاو هەرێمەکان سوپای تورک ویستیانە بچنە ناو تونەلەکانی بەرخۆدان و گەریلەکانی ئازادیش وەڵامیان داونەتەوە. ئەوەش زانراوە لە ئەنجامدا سوپای تورک ناچار بە پاشەک شەکرا و دوو داگیرکرد سزا دراون و دەست بەسەر چەکەکانیان داگیراوە. پشتگیری و هاوکارەکانی پارتی بۆ دەوڵەتی تورک بەردەوامە ئەمجارە لە دیمەنەکاندا کە بڵاو کراوەوە دەردەکەی هێزەکانی پەدەکە پاشماوەی تێکشکاندنی سوپای تورک هەڵدەگرنەوە. چالاکیەکانی گەریلەکانی ئازادی کوردستان بەرامبەر بە سەربازانی دەوڵەتی تورک لە زاپ بەردەوامە و پارتی دیموکراتی کوردستانیش بەردەوامە لە پشتگیریکردنی سوپای تورک. پەدەکە بە هەموو شێک پشتگیری لە سوپای تورک دەکا بەپێی ئەو ڤیدیۆانەی کە بڵاو کراوەتەوە پاشماوەکانی دەوڵەتی تورک ئێستا هەڵدەگرێتەوانێ لە دیمەنێکدا کە بڵاوبووەوە شۆفڵەکی داگیرکەرانی دەوڵەتی تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی زاپ لەلایەن گەریلاوە تێکشکێنراوە بەبار هەڵگرەکانی پارتی دیموکراتی کوردستان پاشماوەی ئەو شۆفڵە تێکشکاوە لە ئامێدیەوە دەبرێتە دهۆکشانی باسە پارتی دیموکراتی کوردستان هەموو ڕێکارێک واوکاری و پشتیوانی دەوڵەتی تورک بەکاردێنرێ. ڕۆژی دەی ئادار شاندێکی سەربازی دەوڵەتی تورکیا لەگەڵ شاندێکی زەرەوانی پارتی دیموکراتی کوردستان و پاسەوانانی سنووری عێراق کۆبوونەوە. وەزارەتی بەرگری دەوڵەتی تورکیاش ڕایگەیاندووە لەگەڵ شاندێکی هێزەکانی زێرەوانی سنووری عێراق کۆبوونەتەوە بۆ تاوتێکردنی سنوورەکانی هەرەمی کوردستان. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی زیاتر لە 3 ساڵە ناتوانن هیچ زانیاریەک لەبارەی وەربگرن تاوەکارێکی نوێیان پێشکەش کردو. هەرێک لە ئیبراهیم بەڵماس سۆزان ئیکیپا ئیمران ئەکمەکچی و جەنگی سیورەکلی لە پارێزەرانی نووسنگای یاسایی سەدا بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان عومەر خێری کۆنار حاملی هەڵدرمەوەی سیاکتا شەنجامدا سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمرالیان کردووە. لە 25 ئاداری 2021 تا هەستەی زانیارێک سەبارەت بە ڕێبەر ئۆجەلان بەردەست نییە و پارێزەرانی ئۆجەلان هەفتەی 2 جار داوای ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دەکەن بەڵام بە پاساوی سزای دیسپلین دەوڵەتی تورک ڕێگری لە ئەنجامی دیدارەکان دەکات. کەجێکە لە ڕاگەنراوێکدا ڕۆژبوونی ڕێبەر ئۆجەلان پیرۆز دەکات و دەڵێت دەسەڵاتدارێتی ئاکەپە و مەهەبە بە گۆشەگیرکردنی ڕەها دەوێم هەنگاوە گردونیا ئاستەنکا و تاوای مرۆڤایەتی مەحکومی مۆدەرنیتەی سەرمایەداری بکە. بەڵام ڕێبەر ئاپۆ زیندانی ئەمرالی کردووە بە ئامڕازی ڕووناکبوونەوەی نوێ و خۆناغێکی مێژووی. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە پەیامێکی بابوونەی 75مین ساڵیەتی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ بڵاو کردەوە. 4 نیسانی لا ڕێبەر ئاپۆ گەلی کوردستان و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان پیرۆز کرد و ڕایگەیان بێگومان ڕێبەر ئاپۆ کەسایەتێکی مێژوویە با هەڵوێست ژیان و کارەکانی نیشانیدا کە وڵات پارێز شۆڕژگێر سۆسیالیست هاوڕێ هەڤاڵ دۆست و ڕەنجدەرێکی گەورەیە
مەزڵوم، سارا، عەگید، زەکیە، ڕەشان و چەندین نمونەی دیکەی وەک ئەوان بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆوە هەنگاویان ناو مێژوویان نووسیەوە. کەجەکە ئاماژەی بەوەشدا کە هێزەکانی مۆدرنیتەی سەرمایەداری هەوڵیاندا بە ئەنجامدانی پلانگەڕی هەڵمەتە مێژوویەکەی ڕێبەر ئاپۆ بوەستێن و ڕایگەیان ڕێبەر ئاپۆ بە دیلگرتنی لە ئیمراڵی کردە وێزگەی ڕووناکبوونەوەیەکی نوێ و هەنگاوێکی مێژووی. ڕێبەر ئاپۆ پارادایمی ژیانی دیموکراتی بەرهەمهێنا کە پشت بە ئازادی ژن و ژینگە پارێزی دەبەستێ. سیستەمێکی وای دامەزران کە نەک تەنها گەلی کورد بەڵکو هەموو مرۆڤایەتی ئازاد دەکات و گەیشتە ڕاستێکی مێژووی. ئەوەش بووە واتادارترین وەڵامی مێژووی بەرامبەر بەدیلگرتن و پلانگەڕی. هەر لە پەیامەکەدا کەجەکە ئاماژەی بە گۆشەگیری سەختی سەر ئیمراڵی کردو ڕایگەیان ئامانجێکی سەرەکی گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ ئەوەیە کە سەرجەم مرۆڤایەتی ناچاری مۆدرنیتەی سەرمایەداری بکەن. لەبەر ئەوەش هەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ پشتیوانیکردن بۆ گەلی کورد زۆر واتادار و هێژایە. ئێمە بەڕێزەوە سڵاو لا تێکۆشانی گەلەکەمان و بەرخۆدانە شەرەفمەندانەکەیان دەکەین. هەر سەبارەت بە ڕۆژبوونی ڕێبەر ئۆجۆلان بە بۆنەی 4 نیسانەوە لا گوندی بۆ کریسکانی بناری قەندیل هەڵمەتێکی نەمام چاندن بەڕێوەچوو داوای ئازادی جوستەی ڕێبەر ئۆجۆلان کرا. سوال لەدایکبوونی سەرۆکاتی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ لەدایکبوونی مرۆڤایەتیە. سەرەتا لە ڕێبەر ئاپۆ لە هەموو گەلی کورد لە هەموو گەلی ئازادی خواست لە هەموو گەلی عالەم پیرۆز دەکەین و هەمان کاتیش ئەو بەرخۆدانی کە ئەمڕۆ لە باکوور بە تایبەتگەلی وانەیە سڵاو دەکەین و چونکە دە پێشەنگایەتی ئەوڕۆ گەلی باکوور بەڕاستی هەستمان بە هەبوونی خۆ هەستمان بە شۆڕشەکی نوێ کرد و ئەو شۆڕشە نوێش بێگومان لە ئایدۆلۆژیا فەرسەفەی ڕێبەر ئاپۆ دێ کە بەڕاستی ئەوڕۆ پێشەنگی مرۆڤایەتی کردوە فێری تێکۆشان بووین فێری بەرخۆدان بووینەوە فێری هەبوونی خۆمان بووین کە بەڕاستی ئێمە تێکۆشان بکەین لە هەموو گۆڕەپانەکاندا و هەبوونی گەلی کورد پێگومان بە شۆڕشی خۆی ناسراوە بە تایبەت لە ئێمە وەکو گەلی بناری قەندیل کە شۆڕشی چەندین شۆڕش لە قەندیلدا دروست بووە و هەموو شۆڕشەکان یەک لە دوای یەک بێگومان دەزانین کە لە مێژوودا کە وەرچەرخانێکی هەبووە بەڵام هیچ کاتێک شۆڕشی کورد بەداخەوە دەستی خیانەتی تێدا بۆ سەر نەکەوتووە بەڵام ئەو ڕۆکانە بە ئایدۆلۆژیای ڕێبەر ئاپۆ بە فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ توانیموان ئەو ئایدۆلۆژیا و ئەو خەبات و تێکۆشانەی کە ڕێبەر ئاپۆ ڕێبەری مرۆڤایەتی فێری گەلی کوردی کردووە توانیمان لە هەموو گۆڕەپانەکاندا بەتایبەت لە باکووری کوردستان ئەو ڕۆکانە گەلی کورد بگاتە ئاستێک وە تێکۆشانی خۆی بەرز بکاتەوە. لە سلێمانیش هەر بە بۆنەی 4 نیسانەوە بە دەست پێشخەری کۆمیتەی ئازادی ئۆجۆلان سیمینارێک لەژێر ناونیشانی ڕێبەر ئۆجۆلان لە دایکبوونی بیرێکی نوێ بە ئامادەبوونی بەشێک لە ڕۆشن بیران و نووسەران بەڕێوەچوو. زۆر گرنگە کە مرۆڤ بتوانێت تێگەیشتنی ئەو لەدایکبوونە لە خۆیان بەرجەستە بکەوە بتوانێت بیخوێنێتەوە چونکە لە دایکبوونی زایندی ڕۆتینی بەڕێز ئۆجۆلانە لەگەڵ بەرەو سەرچووری تەمەن و گەیشتنە ناو ژیانی کۆمەڵایەتیەوە گەیشتە ئەو ئاستەی کە بیر لەوە بکاتەوە زوڵمێکەیە چونکەڵێ یەکەم بەریەککەوتنم لەگەڵ لە ناو کۆمەلگایە لەو کاتا بوو کە چوومە قوتابخانە لە قوتابخانە سیرم کرد زمانێکی تر هەیە شێوازێکی تری ژیان هەیە لەگەڵ دەرەوە لەگەڵ ماڵەوە جیاوازە یان ئەوەی کە تۆ چیت لە ناو گردون و لە ناو ئەم ژیانەی کە تۆی تیا هەیت ئایا بوونێکی وەکو ئەوەی کە سەرمایەداریە لە تۆ ناوەندیت و پێویستە هەر هەموو بە دەوری تۆیە کۆ ببێتەوە هەمووی لە خزمەتی تۆیا بێت و چۆن چەمکەکانی مارکسیزمیش هەتا گەیشتنە ئەو ئاستەی کە هەمان ئەم هەڵەیە دووبارە بکەنەوە کە بڵێن مرۆڤ ناوەندی بەڕێوەبردنە و ئەتوانێت تەواوی بوونەکانی تر لە پێناوی خۆیان بەکاربێت بەڵام ئۆجۆلان هات بە ڕەخنەگرتن لەمە جارێکی کە مرۆڤی هێناوە وەک یەکێک لە بوونەکان بەڵام جیاوازی ئەم مرۆڤە لەگەڵ ئەوانی ترا چییە؟ ئەم مرۆڤە لایەنی هۆشمەندی و عەقڵی هەیە کە ئەتوانێت بیر بکاتەوە کە ئەتوانێت لە نێوان بیرکردنەوەی سۆزداری و بیرکردنەوەی ئانالیتیکیان بڵێن دەستکردە هاوبەندی دروست بکات یا دەستێوەردان دروست کات لایەکیان بەسەر لایەکیانە زاڵ بکات.
هاوکات ڕووناک مەجید ئەندامی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیش لە دوانێکدا بۆ ئاژانسی ڕۆژنووس پیرۆزبای ساڕۆژی ڕێبەر ئۆجۆلان دەکا و دەڵێ کە زیاتر لە 3 ساڵە لە گۆشەگیرێکی توندا ڕێبەر ئۆجۆلان ژیان دەکەم لە دایکبوونەوەی کردووە کە لە دایکبوونێکی جیاواز بێتە ئاراوە ئەوەش لە دایکبوونی فکرێک و فەلسەفەیەکە کە بۆ ئازادی ژن و گەلی کوردستان هاتوۆتە دی. سەرەتا ڕۆژبوونی یاخود دایکبوونی ڕێبەر ئۆجۆلان پیرۆز بێ لە هەموو گەلی کورد، پیرۆز بێ لە ڕێبەر ئاپۆ کە زیاتر لە 3 ساڵە لە گۆشەگیریەکی چردایە. هەڵبەتە ئێمە ئازانین کە مەسەلەی لە دایکبوونی ڕێبەر ئۆجۆلان لە چواری با بڵێن لە چواری چواردا لە دایکبوونێکی بایۆلۆجیە یاخود لە دایکبوونێکی فیسیۆلۆجیە، بۆیە ئەم لە دایکبوونە بۆ هۆکاری ئەوەی کە لە دایکبوونێکی جیاواز بێتە ئاراوە، ئەویش لە دایکبوونی فکرێکە فەلسەفەیەکە کە بۆ ئازادی ژن و ئازادی گەلی کوردستان هاتۆتە ئاراوە. هەڵبەتە پێش ئەوەی کە با بڵێن ڕێبەر ئۆجۆلان فکر و فەلسەفەی ئازادی کۆمەڵگا ئازادی ژن بێنێتە ئاراوە، گەلی کورد لە باکووری کوردستان لە دۆخێکی پڕ خراپدا بوو، لە دۆخێکا بوو کە گۆشەگیری یاخود لە دۆخی توانەوەیە بوو، توانەوەیەکی کللتوری زمان، توانەوەیەکی ڕەگەزنامە لە هەموو جۆرەکانی توانەوە بەسەر گەلی کووردا ئەچەسپێنرا. تەنانەت گۆڕێک یاخود لەو کاتەی با بڵێن دەوڵەتی تورکیا کە گۆڕێک دروستەکان بە ناوی گۆڕی کورد کە لە چیای ئاگرینە ئەنجامێدەن کە بە سەب دروستیان کردووە، ئەویش مانای ئەو بوو کە کورد بوونی نییە و کورد لە هیچ جێگایەکە بوونی نییە. بۆیە سیرەکەین لەگەڵ لە دایکبوونی ڕێبەر ئۆجۆلانە و دوای ئەوە لە دایکبوونی هزرێکی جیاواز، بیرکردنەوەیکی جیاواز کە لە کاتی یەکەم دانیشتن یاخود یەکەم کۆبوونەوەیە لەگەڵ 4 هاوڕێی تریا کە ئەڵێ کوردستان داگیرکراوە. هەڵبەتە ئەمە بۆ لە دایکبوونێکی نوێی گەلی کوردە لە باکووری کوردستان. ئەویش تەنانەت هەندێک کەس ئەیانوت کە کورد وەکودارێکی وشک وایە سەوز نابێ، بەڵام ئەو بە ئیسراری خۆی، بە ئیسراری هاوڕێکانی، بە فکر و فەلسەفەیەکی جیاواز، بە هەڵمەتێکی جیاواز بۆ زیندووکردنەوەی جارێکی تر گەلی کورد لە باکووری کوردستان. بۆیە لە دایکبوونی ڕێبەر ئۆجۆلان لە دایکبوونێکە بۆ ئاشتی و ئارامی و هێنانەتی دیموکراسیەت لە هەموو جیهان بۆ مرۆڤایەتیش. لە چوارچێوی کار و چالاکیەکان بۆ بەرزڕاگررتنی 4 نیساندا ڕۆژی لە دایکبوونی ڕێبەر ئۆجۆلان گەنجانی باشووری کوردستان لە دەڤەری ڕاپەڕین نەمامیان چاند و ئەم ڕۆژان پیرۆز کرد بەدەست پێشخەری گەنجانی باشووری کوردستان چالاکیەکە ئەنجامدرا. هاوکات لە کەلاری ناوەندیداری گەرمانی ئەنجومەنی گەرمانی تەفکەری ئازادی کۆمەڵگەی کوردستان 75 نەمامیان چاند. هەرێم مەحموود هاوسەرۆکی ئەنجومەنی گەرمانی تەفکەری ئازادی گوتی ئەمڕۆ ڕۆژبوونی ڕێبەر ئۆجۆلانە مێژوەکو ئەنجومەنی گەرمان بۆ پیرۆزکردنی ئەو یادا هەڵمەتێکی نەمام ناشتنمان دەست پێکرۆ لە سنووری شارەوانی کەلار و نەمامەکانی هەمووی نەمامی سێبەر بوون. ئێمەش وەکو ئەنجومەنی هەرێمی گەرمانی تەفگەری ئازادی بۆ پیرۆزکردنی ئەو یادا هەڵمەتێکی نەمام ناشتنمان دەست پێ کرد لە سنووری شارەوانی کەلارە، بۆ پێگاتبوو لە نەمامی سێبەر لە ناو شارەوانی کەلارە. هەڵبەتە ئەو یادا بەلای ئێمەوە و بەلای ڕێبەر ئاپۆ بەلای ئێمەشەوە ژینگە گرنگە بۆ بەردەوامبوونی ژیانی مرۆڤایەتی. بۆیە ئێمەش وەک پێکهێنانی فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجۆلان بەردەوام بایەغ بە ژینگە دەدەین. لەو چوارچێوەیشدا هەڵمەتی نەمام ناشتنە بۆ ئەوەی خەڵکی ئێرە سوود لەو نەمامە وەرگرن، هەم چ لە ڕووی پاکردنەوەی ژینگەوە چ لە ڕووی ئەوەی کەسایەکی بۆ ئەو خەڵکە هەیە بۆ پشودانیان. هەڵبەتە ژمارەی نەمامەکان بەپێی تەمەنی مۆمی تەمەنی ڕێبەر ئۆجۆلانە 75 ساڵی تەواو کردووە ئەمڕۆ، پێدەنێتە ناو 76 هەمین ساڵی ژیانکردنەوە. بۆ ئێمەش 75 نەمامی سێبەرمان چاند بۆ ئەوەی خەڵک سوودی لێ وەربگرێت. بەڕێزان، 4 کاتژمێر دوای کۆنگرە نائاساییەکەی پارتی سۆسیالیستی ببورن 4 کاتژمێر دوای کۆنگرە نائاساییەکەی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان شەڕ کەوتە نێوان پێشمەرگەکانی عەبدوڵای حاجی مەحموود و محەممەدی حاجی مەحموود کە بەهۆی کەسێک کوژرا و 4 دیکەش بریندار بوون.
دەستگای ئاسایشی هەرەمی کوردستان لە ڕاگەنراوێکدا باسی لەوە کرد ئێوارەی دوێنێ پێنجشەممە لە گوڵەخانە گرژی و ئاڵۆزی چەکداری لە نێوان هێزەکانی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕوویداوە کە بۆ هۆی کوژرانی کەسێک و برینداربوونی چواری دیکە دەشڵێ بکوش ژیدابان عوسمانیان دەستگیر کردو. فەرەج حەمەعەلی بەڕێوەبەری کارگەری نەخۆشخانەی شەید شەوکەت لە سەی سادق دەڵێ یەک کەسیان هێنا کە کوژرا بوو واتە بە مردووی گەشتۆتە لای ئەوان لەگەڵ یەک بریندار ئەویش نێرراوە بۆ سلێمانی. بڕوازات ڕۆژنامەوان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت دو زانیاریمان دەداتێ بڕوا سلااوت لێ بێ پێمان بڵێ ئەوەندەی زانیاری دەستکەوتە بە ئێستا ڕەوشی گوڵەخانە چۆنە و ئایا ژمارەی بریندارەکان بەرز بۆ نەتەوە هۆکاری ئەم ئاڵۆزیەی بینی حەمەی حاجی مەحموود و براکەی چییە؟ خەری سڵاوتان لێ بێ دیارەوە کۆزاندرێت دوێنێ شەو بەهۆی ئەو کێشە و ئاڵۆزیانەی لە نێوان محەممەدی حاجی مەحموود و عەبدوڵای حاجی مەحموود کە دوو بران وە کە محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیالیستە و عەبدوڵای برای جێگیری بوو دیارە دوێنێ جیاتر ڕووداوەکان لە دوێنە و پەریانسن کە لە کۆنگرەیەکی نائاسایی ئەو حزبەدا عەبدوڵای حاجی مەحموود کە جێگیری سەرۆک بوو دەرکرا وەکو ئەزاندرێت دوای هەوڵیان داوە عەبدوڵای حاجی مەحموود هەوڵی داوە بگەڕێتەوە و نێو خانووەکەی لە نێو گوندی گوڵەخانە وەکو ئەوەی کە باس دەکرێت لەلایەن هێزەکانی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستانەوە هێرش کرابێتە سەر ماڵەکەی و لە ئەنجامدا کوژرا و برینداری لێکەوتەوە. لە ڕاستیدا هەموو ئەم کێشە و گرفتانەکە لە ناو باشووری کوردستانە ڕوو ئەدەن لە نێوان ئامۆزاکان لە نێوان براکان لە نێوان سەرکردە و کەسە نزیکەکانە زیاتر پەیوەندی بەو هەوپە و خۆشەویستیەوەیە بۆ دەسەڵات و بۆ پارە و بۆ سامان لە دیارە محەممەدی حاجی مەحموود لە هەوڵی ئەوەدایە کە ڕێبینی کوڕە گەورەی ئیتر بووە لەمە دوا وەکو میرنشینی هەرێمی گوڵەخانە دەستنیشان بکات و ئیتر عەبدوڵای حاجی مەحموودی برای لە هەموو پۆست و پلە و پارە و ئەوانە دا بماڵێکە بەهۆی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستانەوە پێیگەیشت و ئێستاش کە عەبدوڵای حاجی مەحموود کە ئێستا وەزیری شەیدانە لەناو حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانە هەر بەهۆی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانەوە گەیشتەوە پلە و پۆستە. ئیتر محەممەدی حاجی مەحموود ئەیەوێ ئەو پلە و پۆستانە ئاڵوگۆڕی پێ بکە و کوڕەکەی وەکو جێنشینی خۆی دەستنیشان بکە ویتر لە مودوا پۆستە حکوومەکانش بۆ کوڕەکەی بێ. دیارە ئەمە لەیان عەبدوڵای حاجی مەحموودەوە قبولکراو نەبووە بۆیە لە چەندین پۆستی دیکەیە تەنانەت یەکەم جار لە گۆڕینی سەرۆکی یانێکی وەرزشی لە گوڵەخانە سەری هەڵدا هەتا گەیشتە ئەو ئاستەی کە شەڕ ڕوویدا. دیارە شەڕەکە بۆ هۆکاری دڵە ڕاوچێکی زۆر بۆ خەڵکی سلێمانی و گوڵەخانە و تەواوی کوردستانش چونکە ئەوەی ئەزانرێ کوردستان ئێستا لەژێر داگیرکاریشی گەورەیە. باشە چەند کەس بریندار بووە ئێستا ئەوەندەی زانیاری تەبێت چەند کەس بریندار بووە؟ 4 کەس بریندارن کە برینەکانیان زۆر قورس نییە و کەسێکش گیانی لەدەست داوە فیشەکی ڕاستەوخۆی هەردوولا. باشە ئێستا ڕەوشی گوڵەخانە ئارامە؟ ئەوەی زانرێت تاکو ئێستا دوێنە شەو دوایەوەی هێزەکانی ئۆپەراسیۆن گەیشتنەوە کە سەر بە ئاسایشی سلێمانی و ئاسایشی هەرێمی کوردستان دەست بەجێ لەوێ بکوژ دەستگیر ئەکرێت و تەواوی ناوچەکە کۆنتڕۆڵەکەن و بەشێک لەو چەکدارانە لە چەکدا ئەماڵن و لەوێ جێگیر بوونە بۆی ئارامی ناوچەکە بپارێزن و چیتر شەڕ و ڕوبەڕوونەوە ڕوو نەدات. سوپاس دەکەم دنیاک سوپاس بۆ زانیاریەکانت بڕواز هات ڕۆژێکی خۆش. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی بەپەلە ڕاکێشم کە هەپەکە ئاماری مانگی ئاداری ڕاگەیاندووە
باس لەوە دەکا کە 43 داگیرکەر سزا دراون هاوکارانم لە گەشتەکانی دواتردا لە بەشی کرمانجی تەواوی ئەو ئامارەتان بۆ خەنەڕوو تەنیا دەمەوێت پێتان بڵێم کە کەمێک پێش ئێستا ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لە ڕاگەیەنراویدا ئاماری مانگی ئاداری ڕاگەاند و دەڵێ 43 داگیرکەر سزا دراون و 2 گەریلاش شەهید بوون. لە دژی سزادانی مامۆستان لەسەر هەڵوێستەکانیان مامۆستان و فەرمانبەرانی ناڕازی ڕانگەاند و داواکارین بڕیار لە هەڵوەشانەوەی سزاکان بدرێت بۆ ئەوەی ناچار نەبن فشارەکان دەست پێ بکەنەوە. دەستێ مامۆستان و فەرمانبەرانی ناڕازی سلێمانی لەبارەی سزادانی مامۆستان بەنەهاتوو شوێن گۆڕکەی پێکردنیان لە ڕاگەیەنراوێکدا هۆشداریاندا بە دەسەڵات و ڕانگەاندووە لە سەروبەندی ناڕەزایەتی و بایکۆتی ڕۆی مامۆستاندا بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە لە بریەوەی لە خەمی مامۆستاندا بن و پشتیوانیان کەم بە پێچوانەوە بە فەرمانی حەزبایەتی دەستیان بردو بۆ سزادانی مامۆستان و ژمارەی زۆر مامۆستای بە هەڵوێست لە سەرجەم پەروەردەکان سزادراون هۆنایاسایانە ناپەروەردەیانە مامەڵیان لەگەڵداکراوە. لێرەوە دوێڕای جەختکردنەوە لە ڕەتکردنەوەی سزاکان هەر کردارێکی نادەت پەروەریانە حزبیانە ڕەت دەکەینەوە کە بەرامبەر بە مامۆستان ئەنجام دراون و دەدرێت پێشمانوای وەزارەتی پەروەردە خراپ مامەڵیان لەگەڵ هەڵوێستی بەرپرسانی مامۆستان کرۆ بۆ تێپەڕاندنی خوێندنی 2023 بۆ 2024. ڕۆژێکی خۆشتان هەبێت. ji bo zimanê me, ji bo peva me, ji bo dîroka me, ji bo hebûna me, ji bo azadiya gelan, ji bo civaka me, ji bo nasnameya azad, ji bo çanda azad, ji bo hunera azad, ji bo welatê azad.